بەداخەوە ڕۆژانە لەسەر سنوورەکانی خۆمان تۆپباران دەکرێت، یعنی بە تەیارە لێ دەدرێت هەم لەلایەن تورکیاوە هەم لەلایەن ئێرانەوە. بەڵام بە تایبەتی لە ئێستادا تورکیا بەڕاستی بە درێژایی 40 کیلۆمەتر و بە قوڵایی 20 کیلۆمەتر هاتوۆتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە کە ئەمە خۆی لە خۆیدا بەڕاستی زێگای پرسیار و گومانە. هەچەندە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان لیژنەیەکمان دروست کرد بۆی سەردانی ئەو سنوورانە بکەن، چون سەردانیان کردەوە بە چاوی خۆیان واقعیەکان بین و راپۆرتێکیان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کردووە. سەرۆکایەتی پەرلەمانی بەڕاستی کۆمەڵێک ڕاستپاردەشتی پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە هەبوو، چونکە دەبێ حکوومەتی عێراقیش بێ قسەی هەبێ و هەڵوێستی هەبێ لەسەر ئەو بابەتە، چونکەەوە پەیوەندی بە سنوورەوە هەیە. دیارە ڕاستپاردەکان ئاراستەی حکوومەتی عێراقی کراوە، حکوومەتی عێراقیش خۆیان لیژنەیەکیان تەشکیل کردو و سەردانی ئەو ناوچانەیان کردووە. خۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی کۆمەڵک بە تایبەتی لایەنێکی سیاسی کۆمەڵک بەرژەوەندی لەگەڵ وڵاتی تورکیا هەبووە بە شێوازێک لە شێوازەکان، یعنی ئەو سنوورانەی تێپەڕاندووە لە دوای ئەوەی کە جگەلەوەی ڕێکەوتنە 50 ساڵیەکەی نەوتەکەی هەتا ئێستاش دەستی بەسەرداگردووە کە کەس نازانێت ئەو ڕێکەوتنە 50 ساڵیە چۆنە، چەند نەوت دەڕوە، چەند پارە چەند داهات دەدرێتە هەرێمی کوردستان. و لەگەڵ ئەوەش یعنی تورکیا وڵاتێکە وڵاتێکی داگیرکەرە، خۆ هەر زیادە ڕۆی نەکردێتەوە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان لە چەندین لاوە لە سووریاوە لە زۆربەی شوێنەکانەوە زیادە ڕۆیی کردو و هاتۆتە پێشەوە. خۆی کاری پەرلەمانتاری جەنابەت دەزانی چۆنە، یعنی وەکویشی پەرلەمان دوو کاری سەرەکییان یاساداناناوی تر بە دوواداچوونە. وەکو پەرلەمان جەرسەیەکی تایبەتمان بەو بابەتە تەرخان کرد، جەرسەیەکماندانە لە ماوەکانی ڕابردوو بە ئامادەبوونی زۆربەی زۆری وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەموو ئەو پرسیار و ڕاستپاردە و پێشنیاری پەرلەمانتارە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کرا. حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆیان کۆمەڵک ڕاستپارد و شویان ئاراستەی حکوومەتی عێراقی کرد، چونکە پێم گوتی زیاتر پەیوەندی بە حکوومەتی عێراقیشەوە، یعنی دەبێت حکوومەتی عێراقی لەبەرەوەی لە ئێستادا سەر سنوورەکان دەپارێزێ، چەندە هێزی کوردیشی تێدایە لەبەرەوەی پەیوەندی بە پاسەوانی سنوورەوە هەیە. بەڵام بەڕاستی ئەو سنوورە تورکیا زۆر بە ئاشکرا و بە ڕوونی هاتووە و هەتا خێر و بێری وڵاتەکەش دەبا و لە ماوەکانی ڕابردوو بینیمان ینی جگە لەوە دارەکانیشیان بڕێەوە. وەکو پەرلەمانتار ینی هەڵوێستی هەبوو، ینی بە ئاشکرا تۆپبارانەکانیان هێرشەکانیان ئیدانە کراوە و پێویستە زیاترێش وەکو پەرلەمانتار ینی لیژنەکان بە بەردەوامی سەردانی ئەو ناوچانە بکەم، بە تایبەتی لیژنەی پێشمەرگەوانە لەبەرەوەی لیژنەکە زیاتر پەیوەندی بەوانەوە هەیە. بە تۆشتانە بە دەستور دیاری کراوە، ینی هیچ هێزێک هیچ دەوڵەتێکی تر ناکرێت بە پێی دەستور بێ بە پێی دەستوری عێراقی، لەبەرەوەی خۆت دەزانی وەکو هەرێمی کوردستان تا ئێستا دەستورەکەمانەوە لە ئێستادا سەرقاڵی دانانی دەستورەچین کە لە ماوەکانی ڕابردوو چەندین مادەشی تقریبان 7 مادەشی ڕۆی، بەڵام بەداخەوە دەستورەکە بە شێوازێک لە شێوازەکان پەچی خرا. یەک لە باشەکانی ئەو دەستورەژەوەیە کە دەستوری هەرێمی کوردستانمان هەبوو ئەو وەختی ئەو وڵاتانە بە ئاسانی ناتوانن هێرش بکەنە سەر خاچی هەرێمی کوردستان. لەبەرەوەی وەک پێم گوتی ڕێکەوتنێکی 50 ساڵی هەبووە، ئەمە سەرسنووریشین لەگەڵ وڵاتی تورکیا و هێزێکی سیاسیش بگرە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی ڕێکەوتنی هەبووە زیادە ڕۆیی کردو وڵاتی تورکیا بە شێوازەکان لە ڕووی خاچشەوە هاتوو داگیری کردو، ینی چاویان لە خێر و بێری وڵاتەکەش هەیە. لە پێناومانەوەی بنەماڵەیەک کۆمەڵک ینی چاوپۆشی کراوە. یەکان هەبوو ڕۆژانە خەڵک دەکوژدێ، ڕۆژانە خەڵک ئاوارە دەبێت، ڕۆژانە مەڕووماڵات دەبێتە قوربانی، ڕۆژانە بە بەرچاوی خۆمانەوە پوش و پاوانی ئەو وڵاتە جوانە ئاگری تێبەر دەبێت و دارەکان و خێر و بێرەکانیشی دەبڵدرێت. ڕوێسمان هەبووە لە ناو پەرلەمان، خۆ دەزانی کە جەلسەیەک ڕێکخراو لە ماوەکانی ڕابردوو ئێمە کۆمەڵک ڕاستپاردە و پێشنیارمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردو. سەرۆکایەتی پەرلەمانش ئاراستەی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان دەکات. خۆی ئەکید حیزبەکەی خۆمان ینی بە ئاشکرا و بە ڕوونی باسیەوەی کردووە کە بە هیچ شێوەیەک لە شێوازەکان
ناکرێت زارێشتر شەڕی براکوژی ڕۆبداتەوە ئەوش پەیوەندی بە براکوژیەوە نییە چووکەوە پەیوەندی بە خاکەوە هەیە پەیوەندی بە وڵاتێک شترەوە هەیە.